بێگومان لە ئێستاکەدا کە دۆزی کوردستان بەڕەوشێکی گرنگ و هەمیش ینی ئالۆز لە ناوچەکەدا تێپەڕدەبی لەو ڕەوشەدا یەکێتی نەتەوەیی لە هەموو کاتێک زیاتر و زۆرتر بۆ گەلەکەمان بۆ بزافی سیاسی جولانەوەی کورد پێویستە و ئەو پێویستیە هەم زەرورەتی لە دوێنێدا هەبوو لە ئەم ڕۆژدا هەیە لە ئایندە و لە سبەشدا هەیە بۆیە پێویستە هێزە سیاسیە سەرچیەکان بە تایبەتی و هەموو هێزولانە سیاسیەکان بە شێوەی گشتی لەسەر بنەما نەتەوەیەکان لەسەر پرەنسیبە نیشتیمانیەکان ئەمڕۆ یەکێتی نەتەوەی پێکبینین ئەگەر لە ئێستا کەشدا ناتوانین لەو ئانوساتەدا کۆنگرەیەکی نەتەوەیی هەمەلایەن پێکبێنین پێویستە لانی کەمی تێگەیشتن و تەفاهم لە نێوان بەشەکانی کوردستان بەگشتی و لە نێو بەشەکانیشدا بە تایبەتی لە نێو هێزولانە سیاسەکاندا ئەمڕۆ ئەم تێگەیشتن و تەفاهمە بەڕاستی بەرجەستە بکرێتن چونکە ئەمە پێویستی بێگومان ئاستەنگەکانی بەردەم یەکێتی نەتەوەی و کۆنگرەی نەتەوەی ئەمانەی لە ڕابردوودا هەبوون ئێستا شەر درێژکراون تا ئێستاکە ئەو جۆرە یەک تێگەیشتن و هەماهەنگی و هاوکاریە نەتەوەییە لە نێوان هێزە سیاسی کوردستانیەکان وەکو پێویست بەرجەستە نەبووە ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کارنامەیەکی هاوبەشی نیشتیمانی کە هێڵە گشتیە نەتەوەییەکان نیشتیمانیەکان بەرجەستە بکاتن و ئەمە دوازار ببێ بە هێڵی سوور بۆ هەر هەمومان ئەمە بەرجەستە نەبووە بۆی هەر هەمومان وەکو هێزە نیشتیمانی کوردستانیەکان لەسەری کۆک بین و دوازار ئەم بەپێ ئەم هێڵانە خەباتی نەتەوەییمان هاوکاری نەتەوەییمان ئاراستە بکەین ئێمە لەم قۆناغەشدا بەڕاستی ئەوەندەی هاریکاری لە نێوان هێزە سیاسەکان لە نێوان بەشەکانی کوردستان بە پێویست دەزانین ئەمەندە هاوکاری بە پێویست نازانین چکە بەڕاستی هاریکاری واتە تەنسیقی نێوان هێزە سیاسەکان لەسەر بنەمای هاوبەش لەسەر بنەما و تێگەیشتن و پرەنسیبی هاوبەشی نەتەوەیی و نیشتیمانی بۆیە زەرورەتی هاریکاری لە نێوان هێزە سیاسیەکان دەستەبەری ئەگەر لە ڕابردوودا ئەمە ینی وەکو حەقیقەتێکی بەرجەستە و مەلموس لە کایەدا بوو بیتن بەڵام بۆ ئێستاکەدا بەڕاستی بە تایبەتیش لە دوای سەرهەڵدانی ساڵی 1990 و دواتریش کە ئێستاکە بزاوی گەلی کوردستان لە هەموو بەشەکانی کوردستان لە گەشەیە نەک هەر باشووری کوردستان بەڵکو ڕۆژ ئاوای کوردستانیش باکووریش ئێستاکە لە قۆناغێکی باڵاتردایە بۆیە زەرورەتی بەستنی کۆنگرەی نەتەوەیی ئێستاکە زەرورەتی میلەتێکە یعنی پێم وایە ئەوەندەی لایەنی خودی خۆمان بربەستە لە بەردەم پێکهێنانی کۆنگرەی نەتەوەییدا یەکێتی نەتەوەییدا ئەوەندە لە ئێستاکەدا وەک پێشتر باسمان دەکرد یعنی دەوڵەتە داگیرکەرەکان کۆسپ و ئاستەنگین بە پێچەوانەوە خۆمان بێگومان لایەنە سیاسیەکان هەتا ئێستاکە ئەوەندەی لە بەرژەوەندی تایبەتی خۆیانەوە سەیری پرسەکان دەکەن ئەوەندە لە بەرژەوەندیە گشتیەکان بەرژەوەندیە نەتەوەییەکان یان بەواتایەکی تر ئەوەندە لە چوارچێوەی کارنامەیەک کە خواستە هەنووکەیەکانی ئێستا دەربڕی ئەم قۆناغی خەبات تێکۆشانی گەلی کوردستان بێ نزیک نەبوونێتەوە.